نەڵێ تشریبەکەیە با یەڵە بابی خۆین ئەیتۆنەوە نای خۆمای دەمی پێشێ خواردنێک تۆ دروستیکەی زەهریژی تێکەی من ئەی خۆم ئەوە تەلەفۆن جارە بە ئەوە ڕەفس ئەگەر ئیش و کاری ئەو دوکانم نەبووە ئەم کێشا بەو دیوارم کرد بە 1000 کەرتەوە تەواو لایبە دەبرە وەرە دانیشە وەرە بابەت والله وەرە دەی وەرە بەسە تەواو بێ تااقەتی با تۆزێ بۆ خۆمان بە خۆشی برژین باجی فاتم وەڵاهی ئەنگۆرەی مۆرمان بۆ نەهاتووە تۆ بۆ ماکسین ناوێ ئەرێ کاکە دە و تەلەفۆنە داخەوەرە دانیشە با حسابە بکەین دوای بۆ دەکەمەوە دوای بۆ دەکەمەوە با حسابی مانگەش داخەین حساب کە ئەمە 50 تۆپ ئەوەی دووبەی 50 تۆپەکە بنووسە خوا ببوورێت جەڕەسەتر گیان زەیتون ئەزانی چی زۆر عیبە شەوی ئەم شەو من تەلەفۆنم بۆ تۆ کردووە باشە تۆ بۆچی جوابی تەلەفۆنەکەم نایەیتەوە ئەزاین چۆن زەیتون گیان لە دوای ئیشاوە تەلەفۆن بۆ من مەکە من لە ماڵەوەم با ژنەکەم نەزانێت ژنم بەسەراهێناوە بۆ خاتری خوا ئەمە یعنی چی؟ ئاخر زەیتون گیان نەزانی چۆن ماڵەوەمان کچەپورێکی هەیە هەر بە تەلەفۆن کەشف بۆ کەواژنی دووەمی هێناوە بۆیە ئەڵم ڕجال لێکم ئەوە تەلەفۆنم بۆ مەکە کە لە ماڵەوە بم ئەی باشە چارەی من چییە؟ شاب زەیتون گیان جارە دایخە مەشغوڵم دە تۆ دایخە ئەو خۆدای خستەوە ئەی خوای گیان من چی بکەم؟ ئەمە حیساب بۆ من ناکە بەڵام خۆمەزانم چۆن چارەتەکەم کاکە تو ئاوا بکەی بە یەک ماین کەم حسابە بۆ ئێمە ناکرێ زانی ئیتر مەشغەڵەتە ویەت و دەواز بێنە لەم هەموو ژنە ئەمە زەیتونە ئەمە ناجیە ئەمە ڕعنایە ئەی بە کاکە تۆ پیاوی پیاو چاوە ڕاستەکەم دەنگ بەرز مەکەرەوە دار و دیوار گوێ هەیە با خەڵک نەزانە ژنی دووەم هێناوە جاکە حاڵی ئاوایە بۆ ژنی دوو هەمە هێناوە پێغەمبەر زیێڕە بکەی دەبا ئەو حسابە بکەین دێ سلام علیکم عەلەیکوم ئەسسەلام بەخێر بێ یاخوا براژن بەخێر بێ باشی ئەوە چۆن بوو هاتی ژنەکە ئیشم ناوم هەبووتم با سەرێکش لێەوە بم براژن ئەڵێم دانیشە با بنێریم یەک چای جوانە بۆ بێ ئەرە با بە چایکی خۆچاخانە نییە ژنە ئیشی بازاڕی هەیە با پارەوە مێ بڕۆکڕە نەنە پارەم پێ ئەچم سەردانی و دوکانی ئەو دیو دەکەم هەنیشتم پێویستە دوای سەردان دەکەمەوە ئارە وەڵڵا وەرەوە نیوە ڕۆژ شەها بە نێرین کەبابێکی خۆشمان لای تێری لێ خۆین کەباب ناخۆم ئەرە با بۆ کوێ بێتەوە کەبابێکی تۆ قچێ بەسەر ژنەکە تۆ خۆ کفتە لێرە ناوە ئێبا دەبڕ بازارەکە و کۆڕێک بڕ ماڵەوە ئێ باشە بەڵام تۆ زیکتریەمەوە بخوا حافیزێ بێ ئەیەخوا داوەشەی زیێڕە و کردووە لەو ژنە وەڵی شەهاب ئەوەی ڕاستی بیا من هیچ نازانم یا ئەم ژنەی تۆ درشی بەشتێ کردووە قەت نەهاتۆ بۆ ئێرە ئێستا لەم هەفتێ ئەمە 5 جار بێت وەڵی قاسم خۆشم گومانێکم لا دروست بووە ترسم شک بکات و تووشی مشکلەیەک ببم ئەوە بەزمی پیاوی دوژنە ئاوایە بێت لە سێبەرەکەی خۆشە بترسی دەدانیشە بە ئەو حسابە بکەین وەرە چی دانیشم وەڵی لەسەر ئاگرم من سلام علیکم ئەو بۆی کوێ من بۆ لای تۆ هاتووم عليك السلام ژنەکە بۆ هاتی بۆ هاتی ئێستا ژنەکەم لێرە بوو تۆ بۆ هاتی ئەی هاووە ئێستا چی بکەم من بۆ ئەی باشە من ئەو هەموو تەلەفۆنم بۆ کردی تۆ بۆچی جوابی من نایەتەوە ئێستا هاتووم بۆ ئێرە بوو بینم سپرایزم بۆ کردی کوڕی بابی 1000 سوپرایزی ئاوا ڕەش بێت تۆ بۆ هاتی ژنەکەم لە بەردرگا نەیبینیت والله نبینی قاسم ئێستا یێتەوە چی بکەم ئەم مشکلەیەم بۆ حەلکە بە قوربانە تای خۆتە 100 جارێ پێڵە کێشە مێنەرە دوکانە ئێرە جێی کەسابەتە ئەزانی چۆن ژنەکە دە تۆ ڕاکرە و کافتەرداریشە 2 دقیقەیەم بۆ لات وعد کورەوە کەی کافتری ئەو پەنچەر چییە وەرە دا ئەوەی تان هیچی بۆشیات مەکەی تۆ باشە بەس سلام علیکم حلا دا قاسم دا ئەسڵەکەی پیشان وەرە دادی گیانوەرە تۆ خۆ لای تۆزێ براشن بڕ ئۆدیۆ وەرە عەسڵەکەی پیشانە وەرە قاسم دەبڕۆ دەی خاسمە زۆر بێعەقڵەکە مشتریت نازانێت چۆن بەڕێ کات وای ڕاستەکە ڕاست هاتی تەوە ژنەکە وەرە دادی گیان ئەها ئەمەمان بۆ هاتووە ئەمە سووری ترسنۆکی پێڵێ سووری ترسنۆک چییە؟ ئەو قماشێکە تازە بۆمان هاتووە لە بەنگەلادیشەوە ئەڵێم دادەجیان تۆ هەروەکو هاتووی بووی بەدەستی بەتاڵ نەڕێیتەوە بۆ ئەمە نابێتەوە ئەمە مارۆنی شڵەژاوی پێڵێن زۆر بە قووەتە چی پێڵێن؟ مارۆنی شڵەژاو شڵەژاو؟ کورە قماش سەگە ئەنواع ناوی هەیە ئەڵم ژنەکە تۆ بۆ ناڕۆیتەوە ناڕۆمەوە وەرەوە لەگەڵ ماتەوە ئاخر دە من ئیشم هەیە خواخوا قاسمەگەێژ لە سەعر نازانێ یا لێرا بم یا لەگەڵ مای تۆ نەبابە بۆ شۆ لێرە بڕۆ
دەبڕە دەبڕە خوا ئەمەش پرتەقاڵی ئەسڵە ئەزای چی ئەمە لە هینەوە بۆمان هاتووە ئەرێ ئەوە چییە بڕۆ پورە قاسمە گێژە هیچ نازانێت